لەسەر دووشت علەما هەمووی متفقن کەوە بێ دەستنوێژ نابێ، ئەبێ لە شتیش پاک بێ و دەستنوێژیش هەبێ، ئەویش نوێژ و تەوافی دەور ماڵخوا. ئەگەر دەستنوێژت نەبوو یعنی ئاو نەبوو دەستنوێژ بگری، یان ئەگەر لەشت گران بوو نەتوانی ئاو نەبوو خۆت بشۆری یان نەتوانی خۆت بشۆری، ئەوە تەیەمومەکەی بە خۆڵ، یعنی خۆڵ یان هەر شتێکی پاک دەسە دەیتە بانی ئاوا بسمیلا ئەەکەی، ئاوا بسمیلا ئەەکەی، ئاو پەنجەکان تەکەیتەوە بسمیلا ئەەکەی، دەسە دەیتە سەر ئەو خۆڵەیە یان ئەو زەویە پاکە، یان مەسەلەن مەرجنیە هەر خۆڵ هەرچی شتێکی سەرزەوی بۆ نمونە لم بێ هەر ئەبێ بەپێی مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە ئەوان، بەڵام ئیمامی شافعی فەرمێ ئیلا خۆڵێکی پاک بێ، بەڵام ئەوکانی تر وتوانە هەموو شتێکی سەر زەوی شەر ئەبێ بسمیلا ئەەکەیت و ئاوا دەسە دەیتە سەریا، فویەکی پێ ئاکەی ناو دەست، ئەمجا دەم چاوتی پێ مەسحەکەی، ئەمجا هەردوو دەستیش مەسحەکەیت و ئەمە تەیەمومە. ئیتر ئەگەر لە شتیش گران بێ ئەتوانی نوێژ بکەی، هەموو نوێژێک ئەم تەیەمومە ئەەکەیت و نوێژەکەی، ئەگەر ئاویش نەبوو دەست نوێژ بکەی ئەم تەیەمومە ئەەکەیت و نوێژەکەی. تەیەموم دوو ئاەتی قورئانی لەسەر هاتووە، دەست نوێژێک ئاەتی قورئانی لەسەر هاتووە، یعنی ئیتر بۆ ئەوەی یعنی دڵنیا ببی کە تەیەموم دینە، ئەوە نییە بڵێ وەڵا هەر لە وەکو چۆن مەڵێ کەسێک خوا مامەسا دڵم مرتاح ناوێ، ئەی دڵت مرتاح ناوێ یعنی نوێژ ناکەی، بۆ نمونە ئاو نییە، دەی ئاو نییە دەست نوێژ بگری، یا ئاو نییە غوسل بکەی، ئەی چی ئەەکەی یعنی نوێژ ناکەی، ئەی چۆنەوێ نوێژ نەکەی، نابێ نوێژ نەکەی، یعنی ئەبێ هەر نوێژ بکەی، کەوابوو تەیەموم ئەەکەی بۆ ئەوەی نوێژەکەت بکەی. ئەمە ئاەتی قورئانی لەسەرە، یعنی سورەت نیسا سورەتی مائیدە. دەست نوێژ يعني حديث هاتو لسروي بس هردو دسكي، طبعا حديثي ترمانية بو باليش باسكا، بس او حديثة فرق بقوتنية اوان كبقوته هردو لبته هردو دستو دم چاوتو هردو دسته حتى باتي شتيانية بي شتيانية باش. دزنوش قرتن چونه دزنوش قرتن خوش يفسكانم اسم من دزنوش تان بو اقرم بفرز سنة كانشي وهر هموي يعني بيكوا يكم نيتت هي يكم جالنا ودلتو ابي نيتت هبي دزنوش قري اتر بدم ميلي بيويس ناكا بلي نيت ما دزنوش اما بيويس ناكا بيغمر واي نكردو صلى الله عليه وسلم بس نيت ناو ضلها بان ناو ضل نيت تبي دو دزنوش قري دعاء بسم الله بك اما داينا كردم ام مايكا بوريكي وا داينا وا حسابي بك دست اوا جوان بشو دست جوان بشو هلا ديت دم سيجار هلا ديت لوت تا سيجار هندي علماء لين اتواني دم ولود بيك جول بكي يعني اوي شيء ام جا دم تشاوت سيجار دم تشاوت سيجار دعاء بالي راست سيجار ام جا بالي شبت سيجار طبعا دم تشاو لو شنو كقش درجه لو شنو كقش درجه حتى جير شناكت لم جوجكت شو بو ام جوجكك همي اشوي بالتيش حتى قرناسكيشي لقلا قرناسكيش ابي بريب كبي بلا الراس ام جا شب ام جا مسحي سربك دس الترناك ايدي تبربورك اواك ام جا مسحي سري بيكي لا بيشو اي بيبو بيش سر وبيتي روا ام جا دوا اوا مسحي جوجكتيش بكا دس ام پنجب خناو جوجكت اوا ام جا ام پنجشب خره پش جوجكت ودوا اوا بي راست سيجاره شوي دسخه بين پنجكاني وبي شبتش سيجاره شوي دسخه بين پنجكاني طبعا حتى جوزنگا كان حتى قاب الرقش الى قلابه بي قاب الرقش تشترب به لاخير شايت مانش ديني اشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله يا واشهد ان محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. سنة الشدور كاد نيجي سنتي دزنوش بكي اگر بود كرا امانه هموي اجركانيشي اما نزورة حرباس ناكري هر كسي دزنوش يكي ريكوبيك بقري دور كاتي نيجي دزنوش بكا خواهي تعالى لا مقنا حكاني خوشه هر كسي كاتيك ذكري دعاء دزنوش اخواني الله اشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين يعني هر كسي شاهد معنا كبير الدعاء او ام دعاء بك في غمر اخوة صلى الله عليه وسلم فرمي
هەر هەش دەرگاکەی باشتی بۆ کرێتەوە لە هەرکامەیە چێتە ژوورە بچێتە ژوور دەستنوێژ یعنی دەستنوێژ شتێکی زۆر زۆر پیرۆزە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ یعنی ئینسان لەگەڵ دەستنوێژگرتنە گوناحەکانی وەرێ گوناحەکانی وەرێ يعني هەڵە دەیتە دەمت گوناحی دەمەتە ڕوا ئاوەڵە دەیتە لوتت گوناحی لوتە ڕوا دەم چاوتە شۆری گوناحی شاوتە ڕوا گوێچکت مەسحەکەی گوناحی گوێچ يعني زۆر گرنگە زۆر دەستنوێژ ئەمە دەستنوێژە طبعا ئەمانە ئەمەی کە ئێستا باسمان کرد چی فەرزە ئەگەر ئاو نەبوو تەنیا ئەمەش بکەی هەر دروستە بەس دەم چاو بشۆی لەگەڵ باڵتا یەک جار يعني یەک جار دەم چاو بشۆ یەک جار باڵت ئەم باڵەکەی ترش یەک جار مەسحی سەرت بکە و پێت بشۆ ئەمە فەرزەکانێتی طبعا نیەتەکە شەبێ هەبێ يعني ئەگەر حاڵەتێ بوو ئاو نەبوو بەس ئەمە بکە کافیە يعني ئەم دەستنوێژگرتن چەنە 6 شتە بیزانە ڕێی بەهەشتە بە ئیزنی خوای پەروەردگار ئەمە فەرزەکانە ئەمە بەس فەرزەکان ئەوەی وا باسم کرد پێشە سونەتیشی تیا بەس ئەمە بەس فەرزەکانە دەستنوێژگرتن 6 شتە بیزانە ڕێی بەهەشتە نیەتهێنانە بە دڵ دەم چاوشۆرینە وەک گوڵ دەم چاوت بشۆری باڵشۆرینە تا ئەنیشک مەسحی سەرە وەک پێویست مەسحی سەرە وەک پێویست ئەمجا هەردوو پام ئەشۆم بە تەرتیبەوە بۆی ئەڕۆ تەواو ئەمە کردمانە کوردیش و بۆ ئەوەی هەموو بیزانین ئەمجا ئیسا چی دەستنوێژ بەتاڵەکاتەوە چی دەستنوێژ بەتاڵەکاتەوە ئەوەی دەستنوێژ بەتاڵەکاتەوە ئەگەر ئینسان میز بکە يعني شتێک لە زەکەریەوە دەرچێ طبعا ئافرەتیش يعني هەر لە شوێنی میزکردنەوە شتێ دەرچێ ئەوە دەستنوێژ بەتاڵەکاتەوە هەروەها ئەگەر شتێکیش لە پاشی ئینسانەوە دەرچێ دەستنوێژ بەتاڵە بێتەوە ئیتر يعني غازاتێک بێ یان هەر شتێکتر بێ المهم ئینسان تەوالێت بکە دەستنوێژی بەتاڵە بێتەوە ئەگەر باەکیش لە گیانی دەرچێ هەر دەستنوێژ بەتاڵە بێتەوە خەوتن دەستنوێژ بەتاڵەکاتەوە خەوتن دەستنوێژ بەتاڵەکاتەوە چی شت لە هۆشوونیش دەستنوێژ بەتاڵەکاتەوە لە لای مەزهەبی ئیمامی ئەحمەد خواردنی گۆشتی حوشتریش دەستنوێژ بەتاڵەکاتەوە بە لای ئەڵێ گۆشتی حوشتر سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئینێ تایبەتی هەیە يعني دا بەشێک هەر حوشتر جۆرێک لە جووەکەیتی هەیە جۆرێک لە شەیطان يعني لە ناو عینی حوشترایە بۆیە ئەفەرمێ هەر کەسێک گۆشتی حوشتری خوارد با دەستنوێژ بگرێتەوە لە پاچاڕانی حوشتران نوێشکردن دروست نییە بەس لە ناو پاچاڕانی مەڕە نوێشکردن دروستە حتا بەرماڵیش دانەخێت پاکە هین مەڕ پاکە بەس هین حوشتر سبحان الله نابێت نوێشتیا بکە بەڵێ آخر شتیش ناو مەزهەبی خۆمانە دەست دەیتە ئافرەتەوە یعنی دەستی پیاوبەری ئافرەت بکەوێت ئەو ئافرەتەی کە حەڵاڵە بیخوازی ئیتر ژنت بێ یان هەر کەسێکی تر بێ ئەوەی کە حەڵاڵە بیخوازی نەک دایک و خوشک و ئەمانە دەست دەیتە پێستت بدا لە پێستی پێست دا لە پێست دا لە پێست نەک لە بان کەلپەلۆ پێست بەر پێست بکەوێت دەستنوێژ ئەشکێ لە لای کێ لە لای مەزهەب مان شافعی بەس سێ مەزهەبەکەی تر ئەڵێن ناشکی هەر سێ مەزهەبەکەی تر ئەڵێن ناشکی تەواو براکانم ئەگەر خوێن لە لووت بەر بوو لە لای ئیمامی ئەبوو حەنیفە دەستنوێژ ئەشکێ بەڵام لە مەزهەبی ئیمامی شافعی ناشکێ و ڕاستیەکەیشی ئەوەیە کە ناشکێ کەس پرسیاریە لەسەر دەستنوێژ یا بڕۆمە سەر نوێژ یەکسەر غەیبەتش دەستنوێژ ناشکێنێ بەس من لەشکێنێ غەیبەت من لەشکێنێ بەس دەستنوێژ ناشکێنێ بەڵێ ئەوەی بۆچوونی قەناعەتی بە بۆچوونی ئیمامی شافعی هەبێ دەستی دای لەبەر دەستی بەر ئافرەت کەوت دەبێت دەستنوێژ بگرێتەوە ئەیتە طبعا بەس ئەو سێ مەزهەبەکەی تر نایکردنەوە دلیلەکەی ئەوان بەقەوەترە دلیلی ئەو مەزهەبەکانتر بەقەوەترە بەهێزترە بەڵێ ئاها بارەک الله شتێکی ترمان لەبەر چوو ئەگەر ئینسان دەستی دای لە عەورەتی بە شەهوەتەوە دەستت بەری عەورەتت بکەوێت يعني دەست بەری عەورەت زانی قەزمان کوێ عەورەت ئەگەر ڕوو نەیڵێ لەوانەیە خەڵک وا بزانێت لە ناوکۆ بۆ ئەژنۆ نە دەست بەری زەکەرت بکەوێ یان بەری کۆمت بکەوێت دەستنوێژ تەشکێنێ مناڵی کۆرپە ئەگەر ئافرەت بیشۆرێ باشتر وایە دەستنوێژ بگرێتەوە والله ئەعلەم ئەگەر چی ئەوە شەهوەتی لەگەڵا نییە بەڵام بیگرێتەوە باشترە ئەمانترە چاکترە